ڕێگای هاملتۆن لە ڕووی ئەندازەی وێ ڕێگایەکی ئەستاندارد نییە بوو هات بۆ ئەو حەجمە زوورەی ئامێرەکانی ئێستا. هەندێک لە برا شۆفێرەکانی وا خۆیان نیشان دەدەن کە پێلی دەنێن و دەڕۆن وا دەزانن شارەزایی بوون بە خێرایی بوونە نەخێر هەمیشە بیر لەوەی بکەنەوە درەنگ گەیشتن باشتر لەوەی کە هەرگیز نەکەنێت. کای سیارەکە تەڕ بوو لێش پێچە بێتەوە جارەکە کە پێچ بۆ سیارەکەم سوورە سیارەی ترم بەرامبەر هات لەو لامدا دووبارە سوورایەوە لە حەمودەکەمدا فڕین بۆ ناو ئاوەکە. ڕووداوی هاتووکە ڕوودەدا لەو ڕێگانە هەمووی ناگەڕێتەوە بۆ خراپی برانی شفێر ئەو ڕێگایەکی یەکسایدی یەک بەرامبەری پێ دەڵێ ڕێڕەوەکەی یەک ڕێڕەوی بەرامبەرە ڕێگاکە ڕێگای ساڵانی هەفتایە. ئێرە دەڤەری باڵەکایەتیە ئەم ناوچەیە چەندین قەزا و شار و شارۆچکە و هەزاران گوند لە خۆ دەگرێت. لە بەشێکی ئەم ناوچەیە ڕێگای سەرەکی و استراتیژی پێدا تێپەڕ دەبێت کە یەکێک لە گرنگترین دەروازەکانی هەرێمی کوردستان لە خۆ دەگرێت و هاوسنوورە لەگەڵ وڵاتی ئێران و تورکیا. ئەو گرنگیە وای کردووە ببێتە ڕێگایەکی سەرەکی و جەنجاڵ و قەرەباڵغ لە هەمووشۆی ئۆتۆمبیلە گەشتیاری و بازرگانیەکان و خەڵکی دەڤەرەکە. هاوکات جوانی سروشتەکەی ناوبانگی زۆری بە دەڤەرەکە بەخشیوە کە لە هەر چوار وەرزی ساڵ ڕەنگی جیاواز دەپۆشێت و کەش و هەواکەی سەرنجڕاکێش دەردەکەوێت. سەرڕای ئەو هەموو جوانیە بەدەست چەندین گرفتی وەک خراپی ڕێگاوبان و سیستمی هاتوچۆوە دەناڵێنێت. بۆیە بەرنامەی ترافیک لە مەڵقەیە باز لە زۆری ڕووداوەکانی هاتوچۆ لە ڕێگای هاملتۆن دەکات لە نێوان قەزای چۆمان و حاجیۆمەران. ئەو ڕووداوانە وەک جەنگێکی نەبراوە بەربۆتە گیان و ڕۆحی شۆفێر و سەرنشینەکان کە لە ئاکامی ئەو ڕووداوانە چەندین کەس ماڵ وێران دەبن و کەمەندام دەبن و دەبن بە خاوەنی پێداویستی تایبەت. بۆیە بەرنامەی ترافیک لە ئەڵلقەی ئەم جارەی بە چیرۆکێکی دڵتەزێن لە ڕووداوێکی هاتوچۆ لەم سنوورە دەست پێ دەکات لە ئەنجامی ئەو هۆکارانەی کە بوونەتە مەترسی لەسەر هاتوچۆی شۆفێران و سەرنشینەکان. ئێرە ماڵی ئەو کەسەیە کە بووە قوربانی ناتەندروستی و خراپی ئەو ڕێگایی کە پڕیەتی لە مەترسی لەسەر شۆفێر و سەرنشینەکان لە کاتی پێدا تێپەڕبوون. هەنگاو ئەو گەنجەی کە بووە قوربانی ڕووداوێکی هاتوچۆ لەسەر ڕێگایی هاملتۆن. ئەم ڕووداوەش بە یەکەم ڕووداوی کەوتنە ڕووبارە لە ساڵی نوێ هەژمار دەکرێت. من لە ماڵی دانیشتبووم دوای عەسرێ دوای نوێژە عەسر هاوڕێیانم دوای پشووی ئەوەی سەری ساڵ هاتوونەوە داخلێ تەلەفۆنیان بۆ کردوتیان وەرە لایمە ئەمیش لێرانە چووم بڕۆمەلای ئەو لەگەڵ ئەو هاوڕێم جێگر بەیەکەوە ڕۆیشتین ئاوە لێرە کە لە قەسە دەرچوین مەرۆ چۆمان ڕۆیشتین لە ڕێ لاماندا بەزنمان لە سیاری کرد دوایەوە بەردەوام و ڕۆژین کە لە سێتەڕێی چۆمان دەرباز بووین داخل بووین لەوێ شوێنێکی لێ دایمە ئاوی لە کۆبیتەوە هەموو کات وایە کە باران باری ئاوی لە کۆبیتەوە دوایە ئاوەکە ناڕوە لە بەرەوەی جێگاکە قۆڵتەیە ئاوەکە لێی ناڕوە کە بێندا ڕاڕۆیشتم سیاری تای سیارەکە تەڕ بوو لێش پێچە بێتەوە جادەکە کە پێچ بۆ سیارەکەم سوورە کە سوورا هێنامەوە سیارەی ترم بەرامبەر هات لەو لامدا دووبارە سوورایەوە لە حەمودەکەمدا فڕین بۆ ناو ئاوەکە لەوێن دەردوو تەقلەمان لێ داوە ئاوەکە ئەوە بوو چۆن بڵێ تیژ بوو سیارەکەی دەبرد تا لە بەردەگماینەوە کە لە بەردەگماینەوە کە من شسەی ناو سیارەکەم کرد هاوڕێکەم نەمابوو دەرگاکەم کردەوە خۆم هەڵە ناو ئاوەکە کە مەلەم نەکرد بە ئاوەکە دەی بردم وەڵا هەر چۆنێک بێ هاتمە دەرەوە دوایە کە زانی برادەرەکەشم سەلامەتە ئیتر دوایە بردنیان بۆ خەستەخانە و لەوێن دەر
تا ساعت 8 شەو دوایە بەڕێ ماڵەوانکردنەوە. مەترسی ئاوەکە زۆر تیژڕۆ بوو، زۆری سارد بوو. ئەگەر هاتووە بربەستێکە بە لەو شوێنە ئێستا من نەدەکەوتینەوە ئاوەکە، بەسیر بربەستێک نەبوو کە ڕۆشتین نەبەربەستێکی لێبوونە هیچ ڕێکەوتینەوە ئاوەکە. بە خۆتان زانمت ڕێگای هامڵتۆنە، زەختێکی زۆر زۆر لەسرە، یعنی ئەم جادەی ئەوە نییە ببێتە ئەو زەختە و شتێ لەسەر بێ. یەکەم زۆر تەسکە، یعنی بێ لە حەد تەسکە، دوایەوە سیارەی گەورە و هەموو شتێکی زۆر هەموو کاتی لەو ڕێدان. دوایەوە هێمە هاتوچۆ نیە، جادەکە زۆربەی لۆفەی گەلێک زۆرە، قۆڵتە و شتی وای یعنی تۆزێک دەڕۆی لە پڕ قۆرتەیەکی دێتە پێشێ، جاری وایە سیارە لا دەدا، سیارەی بەرامبەر تووشی ڕووداوی هاتووە بن. لە تەنیشت جادەکەیە ئەوە بربەست نییە، کە بربەستە بە ئێستا بۆ منە ئەو جارەکە بەبەستە بە من تووشی ئەوی نەدەبوو. ڕاستە ئێمە سەلامەت دەرچوین بەس بەدەیان کەس ئاوا لەناو ئەوە خنکاو لەناو ئاوەیە. ڕووداوەکە لە ڕێگای هاملتۆن لە نێوان قەزای چۆمان و ناحیەی قەسرێدا ڕوویدا. لە درێژەی ئەو ڕێگایەش نەبەربەستی ئاسنین و نەڕووناچی شەقام و هیچ مەرجێکی ستانداردی ڕێگای تێدا نییە. سەرەڕای ئەو هەموو کەم و کوڕیەی لەم ڕێگایەدا هەیە لایەنی پەیوەندیدار شۆفێرەکە بە کەم تەرخەم دەزانن. لەم ڕووداوە شۆفێر و سەرنشینەکە بەڕێکەوت ڕزگاریان دەبێت و زامدار دەبن. بەڵام ترافیک لەم بەدوادا چوونە هەڵوەستە دەکات لەسەر هۆکاری زۆری ڕوودا و لەم ڕێگایە. لە قەسرێ بن بخۆ بچوونە چۆمانێ لە بەنزخانەی پردیێڵاڵە بنزین ماکێ کرد، دیار بوو لە ڕێ پێش ئەوەی بێنە ناو چۆمان لۆ فەرچلیە ئێوارە بوو دەوری سعات چوار وانە بۆیش من هەر ئەوەندا ئاگام لێ بوو کە خۆی لە عامودەکەیدا کە یەکەم جار لە حامودەکەیدا و سیارەکە ڕۆی فڕی، ئەنی ئەمن و برادە ڕێک سیارەکە تەقلەی لێدا و تەقلەی یەکەم کە لی داوە لەو شوێنە بەرزەی بەلای منداکرد تا من نازانم نە بە جامی داپەڕیمە نە بە دەرچێ داپەڕیمە منەوەی نزان کەتمە ناو ڕووباری شوێنێک زۆر قۆریش بوو کەتمە نایە باس ئەگە خوای گەورە جەنەی نابینە ڕاست ئەگە قوم بووم لە ئاوێ سەراو کەتمەوە. ڕووداوەکانی هاتوچۆ بەپێی قسەی پۆلیسی هاتوچۆی قەزای چۆمان لەو ڕێگایانە زیادی کردووە و زیانی گیانی و مادیشی بەرز کردوتەوە. ئەو زیادبوونەش دەگەڕێتەوە بۆ خراپی ناهۆشیاری و پابەند نەبوونی شۆفێرانیشە بە ڕێنمایی یاساکانی هاتوچۆ. سنووری ئێمە ناوچەی باڵەکایەتی ناوچەیەکی شاخاویە، ڕێگاکانی تەسک و پێچاوپێچن. ئەو ڕووداوانەی کە ڕوو ئەدەن گەلێک هۆکار هەن کە دەبنە هۆی ڕووداوی هاتوچۆ. بە نمونە باسمان کرد ڕێگاکان سەختن لە زستانان کە بەفر دەبارەت بەستەڵک دروست دەبێ و هەروەها ئەو ناوچە شاخاویە پڕپێچ و ئەوەیە ئەوەش کاریگەری لەسەر شۆفێر دەبێ، هەروەها شۆفێرانیش لە زۆربەی کات کە تووشی ڕووداوی هاتوچۆ دەبن پابەند نابن بە ڕێنمایی هاتوچۆ، بۆیە ئەو ڕووداوانەی لە سنووری ئێمە ڕوو دەدەن ئەوە هۆکارەکان. هاوکات تەسچی ڕێگاکە و زۆری ڕەگلە و قۆرت و کەمی هێماکانی هاتوچۆ و بربەست وای کردووە شۆفێران بە ترس و لە ڕاوچێ ئەم ڕێگایانە بەکاربهێنن کە زۆر جار ئەم ڕێگایانە بوونەتە تەڵەی مەرگ بۆ شۆفێران و سەرنشینەکان. هۆکاری ڕوودانی ئەو ئۆتۆمبیلەی دوو ڕۆژ لەمەوبەر هەڵبێرا بۆ ناو ڕووبار لە دەستدانی کۆنتترۆلی ئۆتۆمبیل بوو لە پێچێکە بەوەش هەڵدێراوەتە ناو ڕووبار. هەروەک دەزانن کە جادەی هامڵتۆن کە بە سنووری ئێمەدا تێپەر دەبێ هاوتەریب ڕووباری گەورەی چۆمان لە تەنیشت جادەکە تێپەر دەبێت، بەمەش هەر ڕووداوێک دروست دەبێت مەترسی هەڵدێرانی هەیە بۆ ناو ڕووبار. هاوڵاتی ئەوە قسەی خۆیەتی بەس نازانم مەبەست لە کەم تەرخەمی ئێمە چیە؟ ئێمە بەردەوام مەفرەزاتمان هەیە، ئیزراعاتمان هەیە، تەماشایەکی جادەکان کە لە ڕووی هێمای هاتوچۆوە تەواوە هێمای هاتوچۆ هەیە، بەردەوام کامیرەی چاودێری خێرایی هەیە بۆ کەمکردنەوەی خێرایی ئۆتۆمبیلەکان. هاوڵاتیان و دانیشتوانی ئەم ناوچانە نیگەرانن لە نەبوونی
هیچ هەنگاوێکی چارەسەری بۆ ئەو کەم و کوڕیانە کە دەڵێن بە بەرچاوی لایەنی پەیوەنددار ڕۆژانە ڕووداوی دڵتەزێن دروست دەبن. کەم و کوڕیمان ئەوە جادێ تەماشە ئەوە هەموو قۆرتە بڕۆ ئەو جادە نە لایتەچی لێ نە شتێکی لێ هیچ ئەوەی خزمەت گوزاریەکی لەو نەکرای ئەو جادەیە یعنی بڕۆ هەتا گەیت چۆمە هەمووی کەند و کۆس بە ڕۆژانە یعنی دوو عادیسە سێ عادیسەی لێڕوەدا ئەو جادەیە کاتی خۆی کە دروستکرایە باوڵین 70 ساڵ زیاتر پێشێستا دروستکرای لەوانی لۆ هەژن و دە سیارەی دروستکراوی چەند جاریش نۆژەن کرایتەوە هەر لەسەر ئەو لۆفە و ئەوانە نۆژەن کرایتەوە ڕێگەکەش دیارە بە درێژایی ڕێگاکەش ڕووبار هەیە لە بەڕاستی شوێنەکە جادەکەمان جادەکی خراپە. دەزانی ئەو ڕێگایە ڕێگایەکی بەرتەسکە قەڵەباڵێکی زۆری لەسرە هاتوچۆی زۆری لەسرە دەبی ئەتو خۆت لەگەڵ ڕێگاکەی بگونجینی نابی چاوت لەوەی بی کە دەکەوی ڕێگایەکی پێتوابی دەبی ئەو ڕێگایە بە ئارەزووی تۆبی ئەو ڕێگایە لەوانەیە بە ئارەزووی من نەبیت بە ئارەزووی شۆفێران نەبی بەڵام وا چاکە هەمیشە بیر لەوەی بکەنەوە درەنگەیشتن باشتر لەوەی کە هەرگیز نەگەنێ و هەندێک لە برا شۆفێرەکانیش وا خۆیان نیشان دەدەن کە پێلی دەنێن و دەڕۆن وا دەزانن شارەزایی بوون بە خێرایی بوونە نەخێر ئەوە هیچ بەڵگەنیە لەسەرەوەی کە توی شۆفێرەکی چاچی کە زیاد پێلێ دنەی بەداخەوە لەو یەک دو هەفتەیە ڕابردوو چەند ڕووداوێکی نەخوازراوی هاتوچۆ لە ڕێگەی هەمڵتۆن ڕوویدا کە هەندێکیان زەرری گیانیشی بەدواوە بۆ داخەوە ئەم هۆکارانە دەگەڕێتەوە بۆ چەند هۆکارێک و چەند بەدێکی هەیە یەک لەوانە خراپی ڕێگاوبانەکان بەڕاستی کە ڕێگاوبانەکان لە مێژەسییانە نەکرانەوە چاڵ و چۆڵی زۆری تێدایە پێویستی بە بڕین و لۆفەکان هەیە پێویستی بە پڕکردنەوەی ئەو چاڵانە هەیە پێویستی بە دانانی بربەستی ئاسنین یاخود کۆنکرێتی زیاتر هەیە کار چەندە جەناوی قایمقام لەماوە بە درێژای چنین کیلۆمەتر بربەستی ئاسنینی داناوە بەڵام پێویستە زیاتر ئەم شوێنانە ئەوەی کە لە ڕووبار نزیکە بربەستە ئاسنینەکانیان بۆ دابدرێت. ئێرە شارۆچکە و دەواازەی حاجیۆمەرانە ئیدی ترافیک بە دوواداچوون دەکات بە ئەوەی بزانێت خەمخۆری پۆلیسی هاتوچۆ بە تەنیا بەسە بۆ ڕێگریکردن لە کەمکردنەوەی زیانەکانی گیانی و ماڵی لە ئەنجامی و هۆکارانەی کە دەبنە ڕووداوی هاتوچۆ لەو ڕێگەیانە بۆیە پۆلیسی هاتوچۆ لە ڕێگەی مەفرەزە و کارمەندەکانی هەوڵی هۆشیاری شۆفێران دەدەن لە بەستانی پشتێنی سەلامەتی و کەمکردنەوەی خێرایی و چاودێریکردنی ئەو ڕێگەیانەی کە هۆکارن بۆ ڕووداوانە. زنجیرت پێێت و بە زەحمەت زیل پێ خۆزانیستانە مەفروزە زنجیرت پێ بیرۆی لە کاتی شارەزای زۆر باش زۆر باش قاشی بەستە لۆی لەتریکە ناکات تووشی ڕووداوی چاچۆبی ئەگە نخواانەخواستا توش سەر ئەوی دەبی سەر ئەبێ دەکەوی ئەگەدار بە بابەت مەبەر ناچێت بە خۆزانی منتەقە مەفتەقەشی بەفرایە تو مەفروزە شوفێری پێویستە ئەوەی لە سەکن دای تو دانیشی پێی بڵی قاش خۆ بەستە قاش خۆ بەستە ئەی زنجیر پێ زنجیر کە ڕێگایکی بەستراوە هەمووی جەمەدە بە خۆ دەزانی ئەگە بێت و زنجیر پێنەبی بە جەنجاڵی دووستەبی لە ڕێگا وایە نا زۆر باشە زۆر باشە زۆر باشە تۆ ئەگەر لە ڕێگابی لە خێرایی ڕێگا لەسەر خۆ خێرایی کەم کردنەوە لەبەرەوەی ڕێگاکە هەمووی پێچە و بەستنی تێدایە ئەگەدار بێت باشە برا زۆر لە دوایەک مەڕۆ مەسافی ئەمانەوەبی سەرچ خۆقاش بەستن ئەوەی نییە تو لە ناعاجومەران لێرێ ئەگەدار بە تو لۆ خۆتە لە سەلامەتی خۆت یعنی تونند و تۆڵی خۆت خوا نەخواست تووشی لە ناکات توش عادسەکبی سرد بەجامی دەکەی. دوای بڵاوبوونەوەی هۆشیاری لێپێچینەوە دەکەن لەو شۆفێرانەی کە گوێ بە ڕێنماوی یاساکانی هاتوچۆ نادەن و پابند بە یاساکانی هاتوچۆ نابن. تو شفێری ڕۆژانە جەناوی لەو ڕێگا هاتوویەکەی مەفروزە بەبرای بۆ برایش بڵێ قایش خۆ بەستی لەبەرەوەی لۆفەی تێدا جەنجاڵیە بە خۆزانی. سەبارەت بەو کەم و کوڕیانە لەو ڕێگایانە پۆلیسی هاتوچۆ باز لە هەوڵەکانی خۆیان دەکەن بۆ ڕێخستنی ئەو ڕێگایانە لە ڕووی هاتوچۆوە. لە سۆرە هەتاکو و دەگەی دەواازەی دێنوزەڵەتی عاجومەنان ڕێگایەکە ڕێگایکی لۆفاوە ڕۆگایشی بەستنە هەمووی بەستنە ڕۆژی بەفر پێویستە مەفروزە برانی شوفێر بابەت من بە ڕێنمایەکانی هاتوچۆ خێراییەکانیان کەم بکەنەوە قایشی سەلامەتی ببەستن مەسافەی دڵنیایی مەسافەی ئەمان مەسافی سەلامەت لە نێوان خۆیاندا بەجێ بێڵێت. ناو بازار عاجومەران لێ هەرسیارە
زۆر ناو جادەرە شێدراتکە کو ئیجازە سنوی هەچ پێ کوی جاس پێندی کو سیاری لێ دەخوری لۆی گەرەکەری تو جاسی نوێنێ کو کچال لێ دەخوری نابی نا کو دەبێت هافوو نییە کاکە لۆ قایشی نابەسێ ها دەست زنجیر پێ زنجیر ئەوە چیە لۆ دووبارەی نەکەی واقعی زادا ئەو جارەکەیشمانە ڕێنمای جارێکی دووبارە کرد پچێک مەڕاست باش خۆ بەسە کاکە باشی حاڵت خوا بەخێر بێن باش خۆ بەسە کاکە کاش خۆ بەسە برا زۆر باشە ئاگادار بە لە ڕێ پەلەپەل نەکەی ئەو برا شوێرانە ئەو گەشتیاران لەگەڵ جەنابدانە سەلامەتیوان لە ستوی جەنابتە ئەو ڕێ بەخۆی هەمووی لۆفەیە و هەمووی پێچاو زۆربەی زۆری شوێنەوە ڕاتون لە کاتی شوێنیدا زۆر لە یەک نزیک دەبنەوە مەسافەی مەودای دڵنیایی مەسافەی ئەمان مەودای سەلامەتی لەنێوان خۆیان ناڵن کە زۆر لە یەک نزیک دەبنەوە لەو حالەتەیدا ئەو نازانێ و شوێری لە بەردەموویدایە لە ناکاو پڕی توش لە ناکاو لە پڕ تووشی خێرایەک دەبی کە پێویست ئۆتۆمبیلەکەی ڕابگری یاخود بوەستێنێ یا خێرایی کەم کاتەوە ئەو کە لە دوای زۆر نزیکە یەکسەر لێی دەدا لە دواوە شوفێری دوایی شەمان هەڵە دووبارە دەکاتەوە لە ئەنجامدا زۆر جازنجیرێک ڕوودەدات. لە بەرامبەر ئەو خراپیە لەو ڕێگایانە پۆلیسی هاتوچۆ و خراپیە ناخاتە ئەستۆی خۆی و لایەنی پەیوەندیدار بە بەرپرس دەزانن چونکە بۆ چاکردنەوەی ئەو ڕێگایانە دەڵێن بودجەی جەبەلاح پێویستە و قەیرانی داراییش هۆکارە. ئەگەدار بە لە کاتی ئەو شەختە و بەستن دەبیزین پێویستە مەفروشە زنجیری بە سلۆی زنجاری دروست دەکەی باشە برا؟ هەفتێک پێش ئێستا برایەکی شوفێر بەداخەوە کە لە کۆمەلگا عەنجومەنە هاتبوو خوارەوە بە تیژڕەویەکی یەکجار زۆر هاتبوو خۆی کێشا بوو بە تڕێلەیە کە لە دەروی شۆڵدە ڕاوەستا بوو بۆ هۆی سەبەبی ئەوەی کە بە خۆی جان نەدەستدا سەکنەکەی جان نەدەستدا بۆ هۆی برینداربوونی دوو کەس کە زامدار بوون بە سەختی. بەحەقە ڕاستەکەی ینی ڕووداوی هاتووە کە ڕوودەدا لەو ڕێگانە هەمووی ناگەڕێتەوە بۆ خراپی برانی شفێر ئەو ڕێگایەکی یەکسایدی یەک بەرامبەری پێدەڵێ ڕێڕەوەکەی یەک ڕێڕەوی بەرامبەرە ڕێگاکە ڕێگای ساڵانی هەفتایە قەڵەباڵغێکی یەکجار زۆری لەسەرا دەواازینی دەوڵەتی عەنجومەنە ئێستا لێران دەبێ کرێتەوە پێشکەویەوە لێرە دەرەجێ پێشکردنێ ڕێگای پێدراوە دۆ قایشی نەبەستە ئیجازە سەنی مام ئیجازە سەنی سەبارەت بە ڕووناچی کە ڕووناچی لە چۆمان تا عەنجومەنە نەمەوەکو لە عەموودەکان ڕووناچی بداتە شارع ڕووناچیمان نییە ئەگەر بێت و هەبی ڕووناچی بداتە لەبەر جادەکان لۆفە و پێچی زۆر تێدایە کارەساتی نەخوازا کەمتر ڕوو دەدات جادەکە باشتر دیار دەکات لە کاتی بەفروبارێت لە کاتی تەمومشدا بەڵام بەعقەت سەبەبی ڕووداوەکان زۆر دەگەرێتەوە بە تیژڕەوی برانی شوفێر پابەندەبوونیان بە ڕێنمای هاتچۆ خێراییەکانیان کەم ناکەنەوە لە ناکاو دەکەنە سەری لۆفەی یەکسەر کۆنتترۆلیان لەدەست دەدا دەبیتەوەی توشبوونی ڕووداوی هاتچۆ. بەپێی ئاماری بەڕێبەرایەتی هاتوچۆی سۆران ژمارەی ڕوودا و قوربانیان بۆ ساڵی 2010 زیادی کردووە بەو پێیە زیاتر لە 116 ڕوودا و ڕوویان داوە لەو ڕووداوانەش زیاتر لە 184 قوربانی لێکەوتوتەوە لەو ژمارەیەش 30 کەس گیانیان لەدەستداوە نزیکەی 146 کەس بریندار و کەمەندان بوونە هاوکات نزیکەی 3000 کەس سەرپێچیان کردووە و سزادراون زیاتر لە 5000 کەس لە کامێرای چاودێری سەرپێچیان ئەنجامداوە و سزادراون هەروەها زیاتر لە 4000 شۆفێر لە ڕێگەی نامەی ئەلکترۆنی پسوولەی سەرپێچیان بۆ کراوە لە کۆی گشتی زیاتر لە 15000 حاڵەتی سەرپێچی تۆمارکراون کە لەو ژمارە دەیان ڕووداوی هاتوچۆ دروست بووە. ئەو تیمانە کە سەر بە ڕێگاوبانی سۆرانن لە کاتی وەرزی زستان و بەفربارین و جیرانی ڕێگاکان هەموو هەوڵێک دەدەن بۆ ڕێگەگرتن لە دروستبوونی ڕووداوی هاتوچۆ ئەو هۆکارانەی کە ڕۆڵیان هەیە لە کەوتنەوەی ئەو ڕووداوانە. ئەم ڕێیەکی ئێستا لە سەرین ڕێی هەمڵتۆنە طبعاً ئەم ڕێیە
ڕێیەکی نێودەوڵەتی بینی کوماری سەمی ئێران و هەرێمی کوردستانە ڕۆژانە بارهەلگرێکی یەکجار زۆر لەم ڕێیە داهاتوو چووەکە بە پێی معلوماتی من نزیک لە 500 لوری و کامیۆن بێرە داهاتوو چووەکەن بەم ڕێگەدا ڕێەکە تامان وەک لە ڕۆی دیزایانی هەندسیە و لە ڕۆی مەسارەوە ڕێگایەکی کۆنە ڕێگای هامڵتۆنە لە ساڵی 1920 دەست بەم دروستکردنی ئەم ڕێیە کراوە لە ساڵی 1932 ڕێکەت هەوە بوو لە ساڵی 32وە تیمەکان کاری بە فڕاماڵین دەکەن و ڕێگاکان پاک دەکەنەوە مەترسیە و ڕێگایانە ناهێڵن ئەمەش یەکێکە لە هۆکاری ڕووداوەکان لە ڕێگای هاملتۆن وەکو دەستکاری مەساری ئەم ڕێیە نەکرا لەوانەیە لە چەند شوێنێک بە کەمی مەساریان لاداوی بەهۆی داڕمانێکیان بەهۆی کەندێک بەڵام بەگشتی ئەو مەسارە وەکو خۆمایتەوە کەواتە ئەو مەسارە لە ڕووی ئەندازاییوە ئەتوانم بڵێم 100% ئستاندارد نییە و تحملی ئەو هەموو حەزمی ئەو هەموو زیادەی سیارەکان ناکەن. ئەندازەویە ڕێگایەکی ئستاندارد نییە بوو ئەو حەجمە زورەی ئامێرەکانی ئێستا و پێچوپەنای زۆری تێدایە بە تایبەتی گوتم بلووریە بار هەلگرەکان و شاحینەکان کە حرەکە دەکەن لەو ڕێیە یان مەقەسەکەن یانە سوڕێن دەبنە هۆکاری گرتنی ئەم ڕێیە. پۆلیسی هاتوچوو لە سنووری ناحیەی حاجی عومەران کەمن ژمارەیان زۆر کەمن لە چەند پۆلیسێک تێپەڕ ناکەن ئەو کەسانش کە لەسەر ئەم ڕێیانە هاتوچووەکەن دەبی پابند بن بە سرعەی بەدیدی من لە خوار شێست ینی ناوی سرعەتیان لە شێست زیاتر بی لەبەرەی گوتم پێچوپەنای زۆری تێدایە هۆکارێک یەکێک لە هۆکارە سەرەکیەکان ئەوەیە ئەم ئۆتۆمبیلانەی کە لەسەر ئەم ڕێگانە حرەکەکەن تیژڕەویان زۆرترە لە خێرایی شێست. ڕێگای هامڵتۆن لە بینی چوان حاجی عومەران ئەم ڕێگایە دیزاینێکی کامل بکرا لە ساڵانی ڕابردوودا کە بکرێتە دووسایدی و فعلەن زۆر پێویست بوو بکرێتە دووسایدی بەشێکی کار تێکرا بەڵام بەهۆی قەیرانی داراوە ئیشەکان ڕاوەستان ئەو کاتێک کە کار لە دووسایدی کرا ڕێگای کۆنەکە کەستا ڕێگای هامڵتۆن ئەو ڕێیە بۆ ماوەی چەند ساڵێک ئێهمالی تێدا کرێت لە سیانە چونکە چەند جار داوامان لەسەروی خۆمان کرد ئەو ڕێیا دەبی بەردام سیانەی تێدا بکرێت ئەو کات گوتیان دووسایدی دەکرێتن. ترافیک بۆ تەواوکردنی بەدواداچوونەکەی بۆ ئەوەی دڵنیایی بدرێت بۆ دۆزینەوەی ڕێگا چارە و دەستنیشانکردنی هۆکارەکان دەچینە لای قایمقامی قەزای چۆمان. یارە دەتوانین هۆکارەکانی زۆربوونی ئەو ڕووداوە هاتوچۆیانە پورین بکەین بە چەند هۆکارێک لەوانە هۆکاری پابەند نەبوونی شوفێران و هاوڵاتیان بە ڕێنماییەکانی هاتوچۆ کە زۆر جاروە ئەکا کە ببێتە هۆی ڕووداوی نەخوازراوی لێ بکەوێتەوە بۆیە یەکێک لە هۆکارەکان پابەند نەبوونی شوفێرانە کە ئیشاراتی مروری و نیشانەکانی هاتوچۆ لەو ڕێگانەدان درراوە پابند بەو ڕێنماییانە نەبن وا دەکات کە ڕووداوی نەخوازراوی لێ بکەوێتەوە هۆکاری دیکە بەهۆی هەڵکەوتەی جوگرافیایی ناوچەکە وای کردووە کە ڕێگاکان سەخت بن و پێچاوپێچ بن ئەوەش وا دەکات کە ئەو ڕێگایانە هاتوچۆکردنی تێدا سەختتر بێت لە چاو ڕێگاکانی تر و ڕووداوی هاتوچۆی لێ بکەوێتەوە و وەرزی زستانی شێککە لە هۆکارەکان کە بەهۆی سەختی ناوچەکە بە بەفر و باران و بەستەڵک وا دەکات کە شوفێران تووشی ڕوودا و ببن و
لە ئۆتۆمبیلەکانیان لە ڕێگا دەربچێت و کارەساتی نەخوازراوی لێ بکەوێتەوە. بێگومان ئەو ڕێگا پێویستی بە فراوانکردن و چاکردنی هەیە بۆ ئەوی بتوانین هەم سەلامەتی شوفێران و هاوڵاتیان بپارێزین، هەم کاری بازرگانی و گەشت و گوزاریش فراوانتر بکەین لەو ڕێە، چونکە ئەو ناوچەیەکی گەشت و گوزاریشە و خەڵکێکی زۆر لە وەرزی هاوین ڕوو لەو ناوچەیە دەکا. بۆیە ئەوە جگە لەوەی ئەو ڕێگایەکی نێودەوڵەتیە دروستکردنی ڕێگایەکی وەها گرنگ کە لە ناوچەیەکی وەها گرنگ هەم لە ڕووی بازرگانی و هاتوچۆوە پێشکەوتنیێکی گەورە بەخۆ دەبینێ، هەم لە ڕووی گەشت و گوزاری و شەوە دەتوانرێت کە ئەو ناوچەیە زیاتر بایەخی پێ بدرێت. من ڕازی نیم لەو ڕێگایە، یعنی ڕێگاکە ڕێگا پێویستی بە فراوانکردن هەیە، بەڵام واقع حاڵی ئێستای بارودۆخی حکوومەتی هەرێم بەهۆی قەیرانی داراییەوە ناتوانرێت ئیش لەو ڕێگایە بکرێت. ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان بارودۆخی دارایی باش با، بێگومان یەکێک لە پرۆژە گرنگەکان و حکوومەتیش بەخۆی وەک باسم کرد چەندین قۆناغی چاکردنی ئەو ڕێگای بڕیوە، بێگومان قەیرانی دارایی نەبایە ئەو ڕێگایە تەواو دەکرا و قۆناغەکانی دیکەی ڕێگاکە تەواو دەکرا و دەکەوتە خزمەتی هاوڵاتیان. بێگومان ئێمە من و شخصی و ئیدارەی منتیقە و حکوومەتی هەرێمی کوردستانیش لەو ڕێگایە ڕازی نییە، بۆیە پلانی دروستکردنی ڕێگای بەجوسایتکردن و بەتونێلکردنی ڕێگاکە هەبووە بۆ ئەوی بتوانرێت خزمەتی گەورەتر بە هاونیشتیمانیان و بە ناوچەکە بکەن. ترافیک دەیەوێت ئەوە بەبیر بینەرانی بهێنێتەوە کە بۆ ئەوەی چارەنووسی هەنگاو و هاوڕێکەی نەبێت بە چارەنووس و قەدەری هیچ شۆفێر و خێزانێک پێویستە پابند بین بە یاسا و ڕێنماییەکانی هاتوچۆ و گوێڕایەڵی بۆ سەلامەتی و پاراستنی شۆفێر و سەرنشین و پیادەڕەوەکان. هاوکات بۆ ئەوەی زیانەکانی ڕووداوی هاتوچۆش کەم بکرێنەوە و ئەو جەنگەی ڕێگاکانی دەرەوە و ئەو ناوچانە بەردەوام نەبن و پێویستە لایەنی پەیوەندیدار خەمێک لە خراپی دۆخی ئەو ڕێگایانە بخوات و گلەیی و گازاندەی هاوڵاتیان لە بەرچاو بگیرێت و خزمەتگوزاری زیاتر لە بواری هاتوچۆ ئەنجام بدات لە چەقاندنی پەرژینی ئاسنین و دانانی ڕووناچی بۆ شەوان، چونکە ناوچەیەکی شاخاوی سەختە و مەترسی داڕمانی شاخ و بەردی چیاکان هەیە، بۆ ئەوەی کەسی تر نەبێت بە قوربانی ڕووبار و لێوار و مەترسی ئەو ڕێگایە. پێویستە لایەنی پەیوەندیدار جددیتر خەمێک لەو هۆکارانە بخوات.